ڕای خۆیان ڕستنەی خۆیان پێشنیاری خۆیان داواکاری خۆیان بۆ شارەوانی پێشکەش بکەن لە کۆتایی ئەوەدا پلاننامەی ساڵی 2022 دەبێت بۆ ئەوەی پێشی لە پێشکەوتنی حرەکەتی ئازادی بگرێت و هەموو دەستکەوتەکانی گەلی کورد لە ناوبار هەموو هێزی خۆی خستەگەڕ و هێرشێکی زۆر مەترسیداری ئەنجامدا. ئەوەندی نییە هێزی نوێ سەر هەڵدەدەن و بەو شێوەیە ماوەیەکی تر شەڕ و ئاڵۆزی بەردەوامی دەبێت. پێشکەوتنی تەکنیکی جەنگی و بەکارهێنانی لەو شەڕانەدا کە ئەمڕۆ پەیڕەو دەکرێت کارەساتی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت. لە بەرامبەر ئەو سیستەمە خۆسەپێنە هەژمونگەرایە و شەڕانگێزەدا پەلەکردن بۆ بنیادنانی سیستەمێکی دیموکراتی و ژینگە پارێز و باوەڕبوون بە ئازادی ژن زۆر پێویستە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوەندی بە یەکدادانی زنهێزانی جیهانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا کوردستان لە ڕووی جوگرافی و سیاسیەوە شوێنێکی استراتیجیە. ئەو ڕاستیە لە ئێستادا لە باش بەرنامەی ئەو کۆبوونەوەی بەو شێوەیە یەکەم جار هەڵسەنگاندنی دۆخی سیاسی ئەگەر بە پشتیش بێت و فزیکەی کاتژمێرێک ئەوڕۆ زۆر پێشۆچوونی سیاسی خێرا ڕوودەدات هەر کەسە دەتوانێت هێڵی نەتەوەی دیموکراتە بە پێشەنگایەتی ڕێبەر ئاکۆ بۆ ئاواکردنی کوردستانێکی ئازاد و دیموکرات و تێکەوە ژیانی گەلان. لە ئێستادا تورکیا و ئەمریکا و هەندێک لە کوردان کە لە خەتی و گردی سوور و وارخەلێ و شەهیدانی بەرخۆدانی گورزی گەلان لە زیندانی حەسەکە و شەنگال و مەخمور و قەندی سیاسەتێک پیاوێکی سیاسەتێکی سەرمایەداریە سەرزەنجی شەڕی ناوخۆی صدر فروشاوی وەکو خەنجیر 100 فروشاوین بەس نەدەزانین کێ فرۆشتووی نەدەزانین